بۆ کەسێکی کە ژیانی بوو بە مانا دەگریم، بوونی وی بۆ نەوەکانی بوو بە هانا دەگریم. گوڵی سەربەستی خەڵات کرد بە گەلی ژێردەستی، بێ ئەوەی شەڕ ببێ بێ کوشتنێ وریا دەگریم. بۆ کەسێکی کە دژی دوژمنی زۆردار وەستا، خۆی فیدا کرد شەڕ و کوشتاری وەلانا دەگریم. پێشەوا گەرچی کە دەیزانی دەچێ بۆ سەردار، بۆ ئەوەی خوێن نەڕژێ خۆی سەری دانا دەگریم. ئەو هەموو هێز و گوڕ و تین و ورەی کوردانە، پاشی ئەو هات بە هەدەر چوو هەموو هەروا دەگریم. جۆ لە هاواری نەگیرا کە کوتی یەک بگرن، کە نییە دوژمنی کورد جێگەی بڕوا دەگریم. چەند گوڵ و غونچەی بۆن خۆشی بەر و بێستانم، چێندرا هەڵوەری بەو ژانەوە ژاکا دەگریم. پاشی ئەو باسی وڵاتی سربەخۆی کوردستان، هەر نەما ون بوو ئیتر ویستەکە شێوا دەگریم. سربەخۆیی بە خەون یا بە خەیاڵ ناوی هات، بوو بە پاشناوی نەزان و جێژ و ڕاڕا دەگریم. زۆربەی خەڵکی جەهان ئێستا لە بەند ئازادن، هەر ئەمن کۆی لەموو بێ مەسکەن و مەئوا دەگریم. وا سەدەی 20 بە پەنا جۆچکەی مندا ڕۆی، دەستی داگیرکەرەکەم هەر لەسەرم ما دەگریم. بە سەدان ساڵی تریش بێت و ئەویش تێپەڕ بێ، بێت و داوا نەکرێ مافەکە ناگا دەگریم. میلەتی کورد هەموو لێی ڕوونە چییە ئاواتی، سربەخۆیی دەوێ کورد کوا ئەدی داوا دەگریم. چێ بەقەد میلەتی کورد خوێن و شەهیدی داوە، چیتری ماوە کە بۆ مافی فیداکە دەگریم. نییە سەرکردەیەکی کوردی لە چەشنی قازی، وەچی گاندی کە بەداگیرکەری وەستا دەگریم. بیری کوردایەتی بێ و کورد وەکو یەک بڕوانێ، کوانێ یەکگرتنی وەک مەلا و پێشەوا دەگریم. گەلی سەرکردە بەجێی پشتگیری کوردی لەد بوو، چوو بە تورک و عەرەب و فارسەوە نووسا دەگریم. بەینی هەولێر و قومێ من وەکو یەک سابڵاغی، چم وەکو قوم دەچێ تۆ پێم بڵێ تو خودا دەگریم. نە زمانم نەجل و بەرگ و ڕچەم نەک کولتور، کورد بە ئێرانی ئیتر ناوی کە گۆڕا دەگریم. من لە داگیرکەری کورد لە پێش هەموواندا ئێران، بۆ وەدی هاتنی مافم هەمە حاشا دەگریم. کورد بە کوشتار و ژێنۆسایدی نەفەوتە هەرما، بە تەمان ناوی بگۆڕن ئیدی ئێستا دەگریم. دوژمنانی گەلی کورد بێبەزەیی و زۆردارن، چەندە ڕۆڵەی گەلی کوردیان لە ئەرزنا دەگریم. دوژمنی بەسە وەرن گەورەی کورد یەک بگرن، ئەو هەموو کوردە لەبەر چی ئەدی کوژرا دەگریم. ڕقوقین بەسە ئیترمان و نەمانی کوردە، مافی یەک میلەتە نەک یەک کەسە خێرا دەگریم. شین و هاوارەکەشت کاری نەکرد مام هێمن، کە برا پشتی برای خۆی لە ئەرزدا دەگریم. تۆ کە شینجێری نەبوو تۆ وەچی تۆ هەر ئەمنیش، تاکو ئەو ڕۆژە کە تێمدا هەبێ توانا دەگریم. تاکو ئەو ڕۆژە کە کورد دابەش و وا لەدلەد بێ، پشت یەک نەگرێ هەموو یەک دڵ و یەکڕا دەگریم. تاکو کوردیش وەکو گشت خەڵکی تری ئەم خاکە، هەڵ نەکا مەشعەلی ئازادی و ئاڵا دەگریم.
تاکو ئەو ڕۆژە مرۆڤ هەر هەموو ئازاد نەبێ تاکو چەوسانەوە نەبڕابێ لە دونیا دەگریم گورجی برسی لە هەموو لاوە لە من هاڵاوە نییە یەک تۆزە هومێدم تەکو تەنیا دەگریم ڕاستە تا ڕۆژێکە هەی نابێ هومێدێ بەردەین تەمەنی من لە غەریبی ئەوە دەڕوا دەگریم من لەبەر دوژمنی داگیرکەرە ئەو ڕۆڕۆیە بۆ دەنا تاکە هەبێ زەردە و قاقا دەگریم